ئەمە یەکێکە لەو چاڵانەی لەسەر ڕێگای ڕانیا قەڵاتزەیە. چاڵەکە 3 مەتر و 20 سانتیم بەم شێوەیە درێژە و 115 سانتیم پانە، نزیکەی 15 سانتیمیش قوڵە. ئەم چاڵە و دەیان چاڵی دیکا لەسەر ڕێگاکە هەیە، شۆفێریان دەبێت خۆی بخاتە ناو چاڵەکە یان بەناو ئاوەکەدا بڕوات کە لە تەنیشتی کۆبۆتەوە. کێشەی ئەم چاڵە و چاڵەکانی دیکەی سەر ڕێگاکە دەبەن بە بەڕێوەبەراتی گشتی ڕێگاوبان و نیشتەجێکردن و ئاوادانکردنەوەی ڕاپەڕین. چاکمێت لەسەر ڕێگای دەرەوەی شار زۆربەی چاڵێکی زۆر دروست بووە. چی بەرنامێکتان هەیە بۆ چارەسەرکردنی کێشەی چاڵەکانی سەرشەقام؟ سەرەتا بە خێراتنتان دەکەم. دیارە خۆشبەختانە ئەم ساڵ بارانێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کرد. ئەمە ژوای کرد کە بەڕاستی زۆربەی ڕێگاکان چاڵ و چۆڵی لێ دروست بێ، بە تایبەت ڕێگا سەرەکیەکان. ئێمە پلانمان هەیە، پلانماندا ناوی شەڵە ئەگەر ئەم تۆزە خۆشی کاتەوە و بکرێ کاتی وەرزی قیرکردن بێ، بەرنامەماندا ناوی شەڵە ڕێگاکان هەموو چاڵەکان چارەسەرێکی موقەتی بۆ دەکەین، لە داهاتووشدا دەرخستە و پێشنیاری بۆ دەکەین بۆی لانی کەم تەبەقەیەک بکرێتەوە چارەسەری کۆتایی بۆ بکرێت.